کاتتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوکارم ئەمیر جارێکی تر دەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ئێمە بینەران واتە بەرنامەکەی خۆتان. بەڵا عزیزان لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیۆشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی هەفتەیەش لەگەڵمان بن. بەرنامەی هەفتەیەش چەند بابەتێک لە خۆ دەگرێت ناوبڕێک ببینن لەگەڵ گوڵناس دێنەوە خزمەتتان بابەتەکان معرفی دەکەین.
بەڵێ ئەمیر سەرەتای بەرنامەکەمان بە نامەیەک دەست پێەکەین کە هاوڕێ غەزاڵ بۆ بەرنامەی ئێمە بینەران نردوێت. غەزاڵ لە نامەکەیدا نووسیوێتی دەستەواژۆی تەمامیەتی ئەرزی یان یەکپارچەیە خاڵ کە زۆرجار لەلایەن کۆماری ئیسلامی و بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن بە تایبەت بەرەی سەڵتەنەت خوازانەوە تکرار دەبێتەوە مێژوویەکی دوور و درێژی لە هەڵاواردن و سەرکوتکردن دژ بە نەتەوە بندەستەکان هەیە. ئەم دروشمانە کە لەلایەن ناسیۆنالیزمی پاوانخوازی ئێرانیەوە دەوترێتەوە و وەکو دروشمی سەرەکی چاوی لێ دەکرێت بۆیە تا دەسەڵاتی ئابووری سیاسی کۆمەڵایەتی و کولتوری چینی باڵادەست بسەلمێنرێ. بەڵام لە هەمان کاتدا ئەم دروشمانە بۆ نەتەوە پراوێزخراوەکان و خەڵکی چەوساوە بیرەوەریەکی ترسناکی هەڵاواردن و بێمافی و سەرکوتگەری لە ئێران بیر دەخاتەوە. وای گوڵناس خەزاڵ لە درێژەی نامەکەی خۆیدا دەڵێت حکوومەتە یەک لە دوای یەکی ئێران بە پشبەستن ئەم چەمکانە لەلایەک داخوازی ڕەوای نەتەوەکانی تری جێگر لە ئێران یان بە بیانووی دژایەتی لەگەڵ یەکپارچەی خاک یان جوداخوازی سەرکوت کردووە. لەلایەکی دیکەوە لە کاتی دابەزین و لاوازی دەسەڵاتیاندا بە پەنابردن بۆ ئەو دروشمانە هەوڵیانداوە تەفرەقە و جیاوازی لە نێو خەڵکدا پەرە پێ بدەن هەروەک لە شۆڕشی ژینادا لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەدەستەوە گیرە. ئەم دروشمانە لە واقعدا لەو ئایدۆلۆژیە سەرچاوە دەگرێت کە لە درێژەی مێژووی نیزام و مناسباتی سرمایه‌داریدا لە خزمەت بەم نیزامە بەکارهاتووە. دیارە ئەمڕۆتە درێژەی دەبێت تا ئەو کاتە بیری ئینسان مەحوەر وەک گوتارێکی سیاسی لە جیاتی خاک و نەتەوە مەحوەر بتوانێت کۆمەڵگا بتەنێتەوە، چون لە ڕاستیدا ئەوەی کە لەژێر دروشمی یەکپارچەی خاک بەڕێوە دەچێت و کەڵکی لێوەردەگیرێت بۆ درێژەی دەسەڵات لە ڕێگای تەفرەقەنانەوە لە نێو خەڵکدایە. ئەم تەفرەقەنانەوە دەستکردە و هەوڵی حاکمانی دەسەڵاتدارە کە بە شێوازی جۆر بەجۆر بە یەکپارچەیی خاک ڕەوایەتی حماسی دەدەن و خەڵکی پێوە دەکەن و جیایی و تەنانەت جاری وایە دوژمناتی دەخڵقێنن. بەڵام ئێمە دەزانین کە خەڵکی ئاسایی لە نەتەوە جیاجیەکاندا کە هەمویان باری ستم و نابەرابەری نظامی سەرمایه‌داری لە سەرشانیان قورسایی ئەکات هیچ دوژمنایەتیەکیان پێکەوە نییە و خوازیاری ئەوەن پێکەوە لە سڵح و ئاسایش و ئەمنیەت دوور لە ستەم و نابرابری دابژین. سپاس بۆ غەزاڵ بۆ نامە جوانەکەی و ئێمەش هیوادارین کۆمەلگای بەشەری بەرەو ئەوە هەنگاو بنێ کە پاراستنی مافی ئینسان و حرمەت و کەرامەتی ئینسانی دوور لە ئاین و ڕەگەز و جنسیەت بکرێ بە یاسایەکی حاشا هەڵ نەکرد. زۆر سپاس بۆ غەزاڵ. لە مانگی نهۆمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا کۆماری ئیسلامی بە سێدارەدانی بە کۆمەڵ خەریکە تۆڵە لە خەڵک دەکاتەوە و تا بەر بە سەرهەڵدانی شۆڕش بگرێت. تەنها لە ماوەی 12 ڕۆژدا لە مانگی گوڵانی ئەمساڵ لانیکەم 64 کەس سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێندرا. ئەمەش جارێکی دیکە دڕندەی و دووبارەبوونەوەی تاوانێکی ڕوت لەلایەن ئەم ڕژیمەوە نیشان دەدات. ڕژیم لە سێدارەدان وەکو تاکتیکێکی سیستماتیک ئیستفادە دەکا بۆ سەرکوتکردن و تۆقاندنی خەڵک. بەڵێ لە ماوەی زیاتر لە 4 دەهەی تەمەنی کۆماری ئیسلامیدا ئەم حکوومەتە هیچ دەنگ و ناڕزایەتیەکی تەحمل نەکردووە. مافی ئازادی قسەکردن و بیرکردنەوەی پێشێل کردووە، مافی هەڵبژاردننی لە خەڵک سندووە، بە سندنەوەی مافی ئازادی جلوبەرگ لە ژنان و بە ڕەگەزی دووهەمزانینی ژنان هەوڵیدا یاسایی کۆنەپەرستانی بسەپێنێت. ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە جاران خەڵکیان لە هەژاری و نەهامەتی دایشتۆتەوە بۆ ئەوەی وان نقمی هەژاری بن تابیر لە کێشەکانیان نەکەنەوە و هێزی دەنگ هەڵبڕینیان لێ بستێنێ. هەر کاتیش خەڵک هەستان و هاواریان بۆ ئازادی لەم هەموو مەینەتیە بەرز کردەوە هەوڵی داوە بە زەبری هێز و کوشتنی بە کۆمەڵ بێدەنگیان بکات. بەڵام ئەو ڕاستیەی کە کۆماری ئیسلامی خستۆتە کێشەوە ئەوەیە کە نە زیندان نە ئەشکەنجە و نە ئێعدام هیچ کاریگەریەکی نەبووە و خەڵکی بێدەنگ نەکردووە. چواردەیە بەرخۆدان و تێکۆشانی بەردەوام سەرڕای ئەو هەموو جنایەتە بەڵگەی ئەو ڕاستەیە کە خەڵک بێزارن لەم حکوومەتە. چەندین جار لە شۆڕشەکانی خۆیاندا لە ساڵانی ڕابردوو و سەرنجام لە شۆڕشی ژینادا ڕایانگەیاندووە کە ئەم حکوومەتە
ئەمڕۆ ئیتر هەڵبژاردەی زۆرینەی نییە. ژنان، گەنجان، قوتابیان، کرێکاران، مامۆستایان، خانەنشینان، کارمەندانی پزیشکی و بەگشتی بەشی هەرە زۆری خەڵکی ئێران ئەم دەسەڵاتە بە نامۆ لەگەڵ ویست و داخوازیەکانی خۆیان دەزانن. ئەوەی وا تۆ بە کورتی ئاماژت پێداوە بزانم کۆتکراوەی بەیاننامەیەک بوو کە لە ماوەی دواییدا لەلایەن چالاکانی مەدەنیەوە بڵاوکرایەوە کە لە ئاخردا باس لەوە دەکەن کە ئێمە وێڕای ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بەم کۆمەڵکوژیە لە ئێران داواکاری ڕاگررتنی بە پەلەی سزای نامرۆڤانەی ئیعدامین. هەروەها خوازیاری ئازادکردنی سەرجەم زیندانیانی سیاسی و چالاکوانانین. ڕای دەگەێنین کە هەمومان پێکەوەین و لا درێژە پێدان بە شۆڕژی ژن ژیان ئازادیدا ناوەستینەوە بۆیە بە دەنگی بەرز بۆ کۆماری ئیسلامی ڕای دەگەێنین کە تا دووە هەناسەمان بەرخودان ڕناگرین. هەر دڵوپێک خوێنێک کە لە ئێمە دەڕژێت لە قوڵایی ئەم خاکەدا ڕەگ و ڕیشەدا دەکوتێت و بەهێز دەبێ کە سەرنجام ئەم حکوومەتە هەناسەی بڕ دەکات. ئەو خوێنەی لە شەستەکانەوە ڕژاوە تا 1970 و ڕاپەڕینی ساڵی 1996 و 1998 و تا شۆڕشی ژینا درێژەی پەیدا کرد. ئەم ڕاستیە دەردەخات کە شۆڕشی خەڵکی هەژار و دەستەنگ و مافقورا و کۆتایی نایەت و لە دڵی هەر ڕاپەڕینێک هەنگاو دەنێ بۆ بەهێزبوونی زۆرتر. دوای ناوبڕێ دەگەڕینەوە لاتە. فرش برین بو تاوری زمان پر لقین بو لدارستان فرش برین بو تاوری زمان پر لقین بو جینا چلی در برو بو لگل تاورا برو رو بو جینا چلی در برو بو لگل تاورا برو رو بو چاوت شەپۆلێک ئەوتاڕێ هەلکە شۆڕەکەیتۆ دەستی گەلانداگرێ جیهانێکی نووست و هێناوە تا سار پێ فرچت بوو بە مەشقال لەدایک خۆی لانوێ ڕقی پیرۆزی گەل گەیشتە دەماوەند لەسەر کەلی شاخ و چیای نیشتمانێ ناسخێکی خەو ڕوویدار لە کوردستان ڕۆحی پەکولەی تۆی برد بۆ هەڵۆکانێم زارۆژت پیرۆز بێ ژینای کوردستان کوچی بەفرد بەخێر تەواری شاخان چی بفرد رمزی رقی پیروزمانه ین آزادی بوشن یا مرگو نمانه یا مرگو نمانه جن جیان آزادی 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 گوڵناز لە هەواڵەکانی هەفتەی ڕابردوودا ئازادکردنی تاوانبارێک بە ناوی ئەسەدوڵڵا سەدی لەلایەن حکوومەتی بلژیک زۆر کاردانەوەی بەدواوە بوو. لە ڕاستیدا وەک ئاوی ساردێک بوو بۆ هەموو ئەو کەسانەی کە لە پشت دەواازەی پەرلەمان و دادگاکانی حکوومەت ئیمپریالیستیەکانەوە بە دوای هاودەنگی نێودەوڵەتی لەگەڵ شۆڕشی ژینادا دەگەڕن. ئازادکردنی ئەسەدی کە بەهۆی ڕاپەڕینی ژینا بۆ ماوەی 8 مانگ دواکەوت بەڵام ئەم دوایانە جێبەجێ کرا و ئێستاش دەنگۆی سازانی حکوومەتی سوئێت و کۆماری ئیسلامی بۆ ئازادکردنی حەمید نووری دەبیسترێت.
سیرتر ئەوەیە کە کۆماری ئیسلامی پاش ئەو هەموو جنایەتە وەک ڕئیسی کۆمەڵایەتی شۆڕای مافی مرۆڤ هەڵبژێردراوە. دیارە ئەم سازمانە و ئەم کۆمیسیۆنە چەندە بایەخ بە مافی مرۆڤ دەدات. ئەمە ناوەڕۆکی پەیامی بینەری بەرنامەکەمان بوو کە بە ناوی کەژاڵ بۆی نردبووین. چۆن بابەتەکە گرینگە ئەگەر پێت باش بێت بە کورتە قسەیەکی لێ بکەین بۆ ناس. پێم باشەوە سپاس بۆ هاوڕێک کەژاڵیش بۆم نامەیە کە بۆ بەرنامە ئێمە بینەران نردوێتی. لە ڕاستیدا ئەمە یەکەمجار نییە کە حکوومەتەکانی ڕۆژاوا لەگەڵ دیکتاتۆرەکانی ناوچەکە و لەوانە کۆماری ئیسلامی دەچنە نێو ئاڵۆگۆڕی سیاسی و ئەمنیەوە. پێشتر حکوومەتی میتران شیراگ لە فەرەنسا ئەنیس نەقاشی گەڕاندەوە بۆ کۆماری ئیسلامی. حکوومەتەکەی ئەنگلا مێرکل لە ئاڵمانیا کازم دارابی یەکێک لە تێرۆریستەکانی میکۆنۆسی ئازاد کرد. حکوومەتەکەی سارەکۆزی لێبوردنی بە عەلی وەکیڵی ڕاد ئەندامی تیمی بکوژانی بەختیاردا. واقعیەدەوەیە لە دنیای سەرمایەداریدا حکوومەتە بچووک و گەورەکان بە زەنجیرەی قازانج و بەرژەوەندی استراتیژی و تاکتیکی بە یەکەوە گرێتراون. لەنێو ئەمانشدا گرژی و کێبەرکەی هەیە و لەگەڵ یەکتردا ناکۆکن، بەڵام لە دەرەوەی بەرژەوەندی هاوبەش یەکگرتوون. ئەوەی پێی دەوترێ فشاری بیر و ڕای گشتی شتێکی کاتیە و ئەنجامەکەی سنووردارە. بۆیە لەژێر ئەم گوشارانە شتێک دەڵێن، بەڵام کە کاتی بەسەرچوو بە پشت بەستن بە بارودۆخی ڕۆژ و گۆڕینی ئامانجەکان شتێکی تر دەکەن. کوشتنی قەشەخجی لە بینای باڵوێزخانەی سعودیە لە تورکیە و هەڵمەتی پرۆپاگەندەی کاتی ڕۆژاوا دژی محەممەد بن سەلمان تەنیا یەک نمونەیە ئەم ڕێبازەیە. ناوەندەکانی دەسەڵات لە جیهانی سەرمایه‌داریدا گوڵناز لە ڕۆژاوە بۆ ڕۆژهەڵات بەشێک نین لە چارەسەری کێشەکانی جەماوەری پراوێزخرا و چەوساوە، بەڵکو بەشێکن لە کێشەکە. ئەمانە سەرەڕای ناکۆکیەکان لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵام دژی ئەم دەسەڵاتنی هەر تاوانێک بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان ئەنجام دەدەن و مافی مرۆڤ و دموکراسی دەکەنە ئامرازێک بۆ سەلماندنی بەرژەوەندەکانیان. بۆیە ئەو تاکولایەنانی کە بانگەشەی پێویستی پشتبەستن بە حکوومەتەکان بە ناوی گەلی ئێرانەوە دەکەن، لە پێشدا خۆ هەڵدەخەڵەتێنن و دوایی خۆڵ لە چاوی خەڵک دەکەن. لە ململانەی ڕۆژانە دژی دەسەڵات و هەموو ئەو هەوراز و نشێوەدا کە ڕوبەڕووی خەڵکی تینووی ئازادی دەبینەوە، تەنیا هاوپشتی هێزی چەوساوە و زوڵم لێکراوە دەتوانێت دەربازمان بکات. کاتێک بەهێز بووین هەموو کەسێک حسابمان بۆ دەکات، بەڵام ئەگەر هێز نەبین ئاوات و ئارەزوەکان لە ژێر دەست و پێی ئەواندا بە بیانووی جۆر بە جۆر نقم دەکرێت. سپاس بۆ هاوڕێ کەژاڵ بۆ نامەکەی ناوبڕێکی کورد بینن. دێنەوە خزمەتە. ئێمە نابەزین تێگرا سوود و کەس بشین، یەک دەنگ هێ من ومەتی ئاگرین پڕ لە تین دژی دەسەڵاتی پڕ لە قین تێگرا دەست لەم قلێ مەرە هەڵبەزین ئێمە نابەزین ئێمە نابەزین نەبە گورتزین نەبە هاوەن نەبە مین نەبە کەڵ لە ناو کەمین نەبە هێشتی کۆنی تۆی پڕ لە قین تێگرا دەست لەم قلێ مەرە هەڵبەزین ئێمە نابەزین بۆ تو بۆ هەرچی ویسمان و نەبوو بۆ ڕابردوو بۆ داهاتوو بۆ ئەوەی هەموو نەزدیک بۆ ژنجیان ئازادی ئێمە نابەزین تێگرا سوود و کەس بشین، یەک دەنگ هێ من ومەتی ئاگرین پڕ لە تین دژی دەسەڵاتی پڕ لە قین تێگرا دەست لەم قلێ مەرە هەڵبەزین ئێمە نابەزین ئێمە نابەزین نەبە گورتزین نەبە هاوەن نەبە مین نەبە کەڵ لە ناو کەمین نەبە هێشتی کۆنی تۆی پڕ لە قین تێگرا دەست لەم قلێ مەرە هەڵبەزین ئێمە نابەزین لە ماوەی پێشوودا کۆماری ئیسلامی هێزی زۆری لەسەر سنوورەکان کۆکردوێتەوە و پەیتا
هەڕەشە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان چەک بکەن و ڕایان گوێزن بۆ شوێنێکی تر یان لە کەمپە کنترۆڵکراوەکاندا کۆیان کەنەوە. لەم بارەوە هەر لەم ماوەدا زۆر پەیاممان بەدەست گەیشتووە کە جگە لە نیگەرانی لە هەمان کاتدا بێزاری خۆیان لە سیاسەتی شەڕخوازانەی کۆماری ئیسلامی ڕاگەیاندووە. ئێمە زۆرجار لە ڕاگەیاندنی فەرمی و هەروەها لە بەرنامەکانی تری تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە و ناوەڕۆکی ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامیمان خستووەتە ڕوو. بەڵێ ئەوە ڕاستە ئێمە باسی ئەومان کردووە کە دەبێ لە مەبەستە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی لەم هێزکۆکردانە و ئەم هەڕەشانە تێبگەین. کۆماری ئیسلامی لە ڕاستیدا زۆر نیگەرانی هێزی چەکداری ئەم لایەنانە نییە. چاک دەزانێت کە ئەم هێزانە سیاسەتی دفاع لە خۆیان هەیە و هەڕەشەی نیزامینی. ئەوەی وە کۆماری ئیسلامی لێ نیگەرانە ئاخێزی جەماوەری ناوخۆی ئێرانە. لەم ماوەیەدا شەڕێکی دژی خەڵکی ئێران دەست پێ کردووە. ڕۆژ نییە ژمارەیەک نەگرێت و بەرئەزیەت و ئازاریان نەدات. هەر لەم ماوە کورتەدا ژمارەیەکی زۆری دەستێدارەداوە. کۆکردنەوەی هێز لەسەر سنوور و هەڕەشەکردن لە درێژەی ئەم سیاسەتەدایە. یەکێ لە مەبەستە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی خەڵکی ناوخۆی ئێران و کوردستانە و بەم سیاسەتە ئەگەر بۆی بچێتە سەرێ بەنیازە بە تایبەت خەڵکی کوردستان و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ئەم خەڵکە دابمرکێنێ. جگە لەمانە کە تۆ باست کرد ئەمیر ئەم سیاسەتانە هێزکۆکردنەوە لەسەر سنوور و هەڕەشەکردانە دژایەتیە لەگەڵ هاوپشتی و هاوچەرەنووسی خەڵکی کوردستان لەم دی و ئەو دیوی سنوور. هەروەها هەروەکو زۆر جار باسمان کردووە بەم کردەوانە دەسەڵاتی کوردی لەم ناوچەیە ئێستا لە قوارەی حکوومەتی هەرێمی کوردستانی پێقەبوڵ ناکرێت. ڕاستە ئێستا ناتوانێت ڕاستە و خۆ دژایەتی بکات، بەڵام لە ماوەی هەموو ساڵانی ڕابردوودا بە سنوور بەزاندن و جێگەیکردنی تیمە سەرۆرسیەکانی لە هەرێمی کوردستان و نانەوەی جەوی نائەمنی لە شارەکانی کوردستانی عێراق هەوڵی داوە ئەم دەسەڵاتە بچووکە لە پێش چاوی خاڵک سوک بکات. بە هەمووی ئەمانە ململانەی ناوچەی پێزیاد بکەین کۆی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بۆ ڕوونتر دەبێتەوە. وایە گوڵناس ئێمە لە هەمان کاتدا ڕامانگەاندووە کە هێزی پێشمەرگەی ئێمە هێزێکی دیفاعیە و بەپێی سیاسەتی دیاریکراوی خۆمان ئێستا بە پێویستی نازانین بچێتە خۆناغی سیاسەتی بەکارهێنانی ئەم هێزە. مانای ئەمەلی ئەم قسەیە ئەوەیە کە ڕاستە ئێمە هێزی پێشمەرگە دەپارێزین، بەڵام بەکاری ناهێنین. جگە لەم سیاسەتە ئێمە نەمانویستووە و نامان هەوێ بیان و بەدەست کۆماری ئیسلامی بدەین بۆ زەخستنە سەر خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان. ڕاستە ئێمە هێزی پێشمەرگەمان بەکار نەهێناوە و ناشیهێنین، بەڵام هەر وەک پێشتریش باسمان کردووە تا کاتێک کۆماری ئیسلامی فقط بە زمانی سەرکوت لەگەڵ نێرانی سیاسی هەڵسوکەوت دەکات، تا کاتێک کۆماری ئیسلامی مافی ڕەوای خەڵکی کوردستان بە هێزی چەک سەرکوت دەکات، خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان حەقی ڕەوای خۆیانە کە دیفاع لە خۆیان بکەن و نابێت چەک لەشان داگرن. بە درێژایی مێژوو خەڵکی کوردستان هیچ کات خوازیاری شەڕ نەبوون و نین بە پێچەوانەوە شەڕیان بەسەردا داسەپاوە. ئێستا لە ئەگەرێکی مەحاڵدا کە کۆماری ئیسلامی لە داسەپاندنی شەڕ و تێرۆر لە کوردستان، لە پێشێلکردنی مافی خەڵکی کوردستان، لە سەرکوت و ئەزیەت و ئازاردانی خەڵکی کوردستان بکشێتەوە، ئەو کات خەڵکی کوردستان پێویستی بە چەک نابێت. بەڵام تا ئەو کاتە ئەم خەڵکە و لایەنە سیاسیەکان بۆ دیفاع لە خۆیان و دیفاع لە حورمەت و کەرامەتی خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان واز لە خەبات و تێکۆشان لە بوارە جۆر بە جۆرەکاندا ناهێنن. ناوبڕێک ببینن لەگەڵ گوڵناز دێنەوە خزمەتە. ناوەندی ئاماری ئێران باس لەوە دەکات کە ڕێژەی هەڵاوسان یان تەوەڕمی خاڵ بەخاڵ لە مانگی گوڵانی ساڵی 1402دا گەیشتووەتە زیاتر لە 54 لەسەد. بەڵام ناوەندی لێکۆڵینەوەی مەجلس لە راپۆرتێکدا ئاماژە بەوە دەکات کە ڕێژەی هەڵاوسان لەوە زیاترە کە لە راپۆرتە ڕسمیەکاندا هاتووە. نوێنەری ڕەش لە ئەنجومەنی ئیسلامی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە لە هۆشدارێکی زارەکیدا ڕخنەی لە بەرزبوونەوەی نرخی کەلوپەلی سەرەتایی بەتایبەت مریش کرد. گوتیشی کەس گرنگی بە بازار نادات،
مریشکێک لە 6,000 تومانەوە گەیشتووەتە 100,000 تومان. هەڵاوسان و بازانی نرخی کەلوپەلە سەرەکیەکانی ژیان لە ساڵانی ڕابردوودا بەشێکی گەورەتری دانیشتوانی ئێرانی خستووەتە ژێر هێڵی هەژاریەوە. بەڵێ لە ئێران بەپێی راپۆرتی دام و دەستگاکانی حکوومەت نزیکەی 1/3 دانیشتوانی ئەو وڵاتە تا ساڵی 1400 لە ژێر هێڵی هەژاریدا بوون. دوایین راپۆرتی ناوەندی لێکۆڵینەوەی مەجلس باس لەوە دەکات کە لە نێوان ساڵانی 1390 بۆ 1400 نزیکەی 11 ملیۆن کەس زیاد لەوەی کە تا ئێستا بووە بۆ ژێر هێڵی هەژاری زیاد کراون. شارەزایانی سربەخۆی حکوومەت دەڵێن ژمارەی ژێر هێڵی هەژاری زۆر لەوە زیاترە لە ئاماری دام و دەستگاکانی حکوومەت کە باسیەکەن و پێیان وایەکان نزیک بە 50% دانیشتوانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدان. لە مانگی ئاخری ساڵی 1401 هەنجومەنی باڵای کار کەمترین موچەی بە کەمتر لە 8 ملیۆن تومەندانە. چالاکانی کرێکاری پێیان وایە ئەم داهاتە 1/3 خەرجیەکانیان ناگرێتەوە، بەڵام وەزیری هاوکاری و کار و چاودێری کۆمەڵایەتی بەبێ گوێدانە ناڕزایەتی کرێکاران و خانەنشینکراوان کە لە یەکەم ڕۆژەکانی ئەم ساڵەوە دەستی پێکرد ڕایگەیاند پێداچوونەوە بە کەمترین موچە لە کارنامەی حکوومەتدانە. دیارە نابێ پێداچوونەوە بکەن، سیر نییە بۆ دەسەڵاتێک کەمانەوەی گرێدراوە بە هێزی سەرکوت. ژیان و گوزەرانی خەڵک بایەخێکی نییە. هەر لەو ماوەیەدا بودجەی هێزی سوپای پاسداران و هێزی سەرکوتگەرەکان و ناوەندە ئەمنیەتەکان بە چەند قات زیادی کردووە، چون مانەوەی خۆی لە دەسەڵاتدا لەم ڕێگایەوە دیتوێتەوە. بەڵام تا سەر بۆی ناچێتە سەر خەڵکی ناڕازی و تووڕەی ئێران بە هێزی خۆیان ئەم دەسەڵاتە لەگۆڕدنێن. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتان دوا بابەتتان لەگەڵ گوڵناس پێشکەش دەکەین. هم قدم با هم صدا با هم میخواندیم خونه ارغوان ها را. هم قدم با هم صدا با هم میخواندیم خونه ارغوان ها را. افتاده بر خاک آن تن زیبا، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. از لب سرخت بوسه ای خونی مانده بر این خاک غمگین. از لب سرخت بوسه ای خونی مانده بر این خاک غمگین. من کار آزادی جانت را دادی، بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. رفتی و مانده نام زیبایت زنده در یاد یارانت. رفتی و مانده نام زیبایت زنده در یاد یارانت. هموطن فریاد از بند بیدار، او بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. یک بار دیگر هم صدا با هم در نبرد نابرابر. اگر بمیریم کودک فردا دارد از ما آزادی را. ایران آباده ایران آزاده، او بلا چاو بلا چاو بلا چاو چاو چاو. از فرزندان خود ایران دلشاده، ایران فردا آزاده. از فرزندان خود ایران دلشاده، ایران فردا آباده. من کار آزادی جانت را دادی، او
bella ciao bella ciao bella ciao 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 نان کار آزادی بوسه و شادی قرار ما رقص آزادی نان کار آزادی بوسه و شادی قرار ما رقص آزادی 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 زۆر بەداخەوە ئاگادار کراین کاک ئەنوەر سابوونی لە تەمەنی 55 ساڵیدا بەهۆی جەڵدەی دڵ ڕۆژی سێشەممە 16 ژۆزەردان لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. کاک ئەنوەر لە بنەماڵێکی دەوڵەمەند لە شاری سنە و تەمەنی کەمتر لە 15 ساڵ بوو کە لە ساڵەکانی دەستپێکی دەی شەستی زاینی دەست بەسەر و ڕاپێکی زیندان و ئەشکەنجە و ئازاردرا. هاوڕێ ئەنوەر ئینسانێکی چەپ و سۆسیالیست بوو و بۆ ئازادی و بەرابەری تێکۆشانی دەکرد و کاتی دەست بەسەرکردن لایەنگری سازمانی پەیکار بوو. هاوکات لەگەڵ زیندانی بوونی کاک ئەنوەر چەندین تازەلاوی دیکەی کەمتر لە 18 ساڵ دەست بەسەر و ژمارەیەکیان لەلایەن جەنایەتکارانی ئیسلامی ئێعدام کران. کاک ئەنوەر کە کەسایەتیەکی چەپ و ئازادی خواز و خۆشەویستی شاری سنە بوو کە سەری بۆ جەنایەتکاران و قاتڵانی خەڵکی ئازادی خواز دانەنوات. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەهۆی ئەم کۆستە ناکا و ناوەختە سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزی دۆستان و ئاشنایان و خەڵکی قارەمانی شاری سنە دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی کاک ئەنوەر بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بەرنامەی هەفتەیەشتان بەدڵ بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. بەڵێ عزیزان سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە وەکو هەموو هەفتەیەک بینەری ئەم بەرنامە دەبن و ئێمە بە حوسەڵە گوێگرن. سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ماڵاوە.